ئەمەی ئێمە ئەیکەین دژی بەرژەوەندی مافیاکانی نەوتە دژی ئەو بەرپرسانن کە ئەیانەوەی خەڵکی هەرێمی کوردستان ئاسوودە نەژین ئەگینا دڵنیایە دەینەوە خەڵکی کوردستان کە ئەو یاسانەی لە عێراقا کاری پێکراوە بە هیچ شێوەیە مەساس بە مافی هەوڵاتیانی خەڵکی کوردستان ناکە. گروپێکی سێکەسی پەرلەمانتارانی عێراق عەرشی گەندەڵ و مافیەکانی نەوتی هەرێمی کوردستانیان خستۆتە لەرزە. ئەمە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەحمەدی حاجی ڕەشید و هۆشیار عەبدوڵڵا و سەرکەوت شەمسەدینە بەڕوونی و ڕاشکاوی باسی و هەڵمەتیان دەکەن کە گەندەڵەکانی هەراسان کردووە و شەپۆلێکی بەرفراوانی تەشیر و چەواشەکاری و تۆمەت بۆ دروستکردنیان لە ڕێگەی ڕاگەاندن و پەیجا سێبەرەکانیانەوە دەست پێ کردووە. تەنها بە دوواداچوونمان کردووە لەبەرەوەی هەندێک هێزی سیاسی و هەندێک کەسایەتی کە ویستوانە ئەم بابەتە بەلاڕێدابرن ئێمە سکاڵای یاساییمان تۆمار نەکردووە تەنها بە دوواداچوونمان کردووە بۆ ئەو سکاڵای یاسایی کە لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم تۆمار کراوە لە ساڵی 2012. هۆشیار عەبدوڵڵا دەیسەلمێنێت کە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان لەوەدایە کە هەرێم نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات و ببێت بە شەریکی داهاتی نەوتی عێراق بەڵام لەبەر ئەوەی دەرفەتی دزی بۆ قاچاقچیەکانی نەوت ناهێڵێتەوە نەوت ڕادەستی سۆمۆ ناکرێت. لە موازنەکانی ڕابردوودا بە تایبەتی لە موازنەی 2009دا هەرێمی کوردستان لەسەری واجب کراوە کە 2500 بەرمیلی ڕۆژانە 250,000 بەرمیلی ڕۆژانە 250,000 بەرمیلی ڕۆژانە بدا بە سۆمۆ و لە بەرامبەردا نزیکەی 10 ملیار زیاتر لە 10 ملیار دۆلار بۆ هەرێمی کوردستان جێگیر ببێ. لە عێراقدا نزیکەی 3 ملیۆن و نیو بەرمیل ڕۆژانە نەوتە فرۆشرێ. لە ئێوە دەپرسم ئەگەر هەرێمی کوردستان بەو 250,000 بەرمیلە ببێ بە شەریک لەو 3 ملیۆن و نیوە یعنی بە نسبەتێکی کەم ببێ بە شەریک لە نسبەتێکی زۆر ولا لەو نسبەتە زۆرە داوای داهات بۆ خەڵکی کوردستان بکە و داوای بودجە بۆ خەڵکی کوردستان بکە قازانجێتی یان ئەم 250,000 بفرۆشێ. لە ڕاستیە مەلەفەکەی محکەمەی فیدرالی سەرکەوت شەمسەدینیش دوا هۆشیاری بە بەرپرسان دەدات و دەڵێت بڕیاری دادگای فیدرالی لە سەردۆسی فرۆشتنی سربەخۆی نەوتی هەرێم تەنها وەڵامی سەرۆکوەزیرانی عێراقی ماوە و دوای بڕیاری دادگا ئەو بابەتە یەکلا دەکرێتەوە. لە ڕاستیە مەلەفەکەی محکەمەی فیدرالی لەسەر وەڵامی سەرۆکوەزیرانی عێراق ماوە وەڵامی زۆربەی 4 لایەن وەڵامی ئەوێت وەزارەتی نەوتی عێراق سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان سەرۆکوەزیری هەرێمی کوردستان سەرۆکوەزیری عێراق سەرۆکوەزیری عێراق وەڵامەکەی بە چەند هۆکارێک دواکەوتووە ئەگەر ئەو وەڵامەی سەرۆکوەزیری عێراق بگات ئەو مەلەفەی حکوومەتی فیدرالی کە تۆماری کرد دژی هەرێمی کوردستان بەرەو قۆناغی کۆتایی ئەڕوا و دادگای فیدرالی بڕیاری کۆتایی لەسەردا بڕیاری کۆتاییەکەش پەیوەندی نییە بە موچەی هەرێمی کوردستانەوە بۆی خەڵک بزانێ و ئاگادار بن کە چاواشە ئەکرێن و هەندێک هێزی سیاسی و حکومڕان لەم ناوچەیە بەرژەوەندی گەوریان لەم مەلەفا هەیە لەبەرەوە هەموو هێزی خۆیانە خەنەگەر بۆەوەی مەلەفەکە بە ئاڕاستەیەکی تراب بن بەڵام ئەوەی کە یەکلایە کاتەوە کە ڕێگە ئایا بە هەرێمی کوردستان ئەدرێ نەوتە ناردەبکە یان ناترێت واتە نەک 250,000 بەرمیل هەر هەموو نەوتەکە قەترەیەک نەوت لە هەرێمی کوردستان و بەبێ عێراق ڕێگای پێدریا نادرێت مەلەفێکی هەستیارە بۆی بزانن بۆچی کەوتونەتە ئەو مەشینە گەورەی شتەواشەکاریان بەگەر خستووە لە دژی ئێمە لەبەرەوە بەرژەوەندی گەورەی ئەو هێزانەی تایە. لە هەرێمی کوردستان نەوت بووە بەمای ناڕەحەتی و بارگرانی بۆ هاوڵاتیان و دەوڵەمەندبوون و حەسانەوەی گروپێکی دیاریکراوی دەسەڵاتدار لە دوای ڕاگەاندنی هەڵمەتی سربەخۆ فرۆشتنی نەوتەوە تەنها هاوڵاتیان باجەکەیان داوە بە جۆرێک فەرمانبەران موچەی 7 مانگیان فەوتاوە و 36 مانگیش ڕوبع موچەیان وەرگرتووە بەڵام هیچ لە ژیانی بازرگانەکانی نەوت نەگۆڕا و گەشت و سەفەری خۆیان و ماڵ و منداڵیان زیاتر بوو. لە ئێستاشدا هەوڵەکانی ئەم سێ پەرلەمانتارە زیانی بۆ پەزەکانیان هەیە بۆیە هەموو هەوڵێکیان بۆ پەکخستنی کارەکانیان خستۆتە گەڕ و با چڕی کار بۆ چەواشەکردنی ڕای گشتی و هاوڵاتیان دەکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.